لە چوارچێوەی ئەو هەوڵانەی بۆ جێگیرکردنی سەقامگیری و گەڕانەوەی خێزانە ئاوارەکان بۆ ناوچەکانیان دەدرێت، پرۆژەیەکی نیشتەجێبوون بە هاوکاری نەتەوەی گرتوەکان لە شاری رومادی سەر بە پارێزگای ئەنبار جێبەجێکرا. لە پرۆژەکەدا دەیان خێزانی ئەنبار کە پێشتر بەهۆی پەلامارەکانی داعشەوە بۆ سەر پارێزگاکەیان ئاوارە ببوون نیشتەجێ دەکرێن. جێبەجێکردنی پرۆژەیەکی لەو شێوەیەش بە هەنگاوێکی گرنگ دەزانرێت بۆ هاندانی ئاوارەکان لە گەڕانەوەیان بۆ ناوچەکانی خۆیان. ئەمڕۆ 48 خانوو بەسەر خێزانە ئاوارە و هەژارەکانی ڕۆمادیدا دابەشکران. 200 خانوو لەم ناوچەیەدا ڕوخێنرا بوو. بۆیە دروست دەکرێنەوە بەسەر ئاوارەکاندا دابەش دەکرێن. ئێستا قۆناغی گەڕانەوەی سەقامگیریە بۆ شارەکە کە لە ڕێوە هاوکاری ئاوارەکان دەکرێت لە گەڕانەوە. تا ئێستا ژمارێکی زۆر لە خێزانەکان نەیانتوانیەوە بگەڕێنەوە چونکە خانۆکانیان لە ناوچووە. بۆیە ئەم جۆرە پرۆژانە هاوکاری ئاوارەکان دەکات باشتر لەوەی لە کەمپەکاندا بمێننەوە. لە ساڵی 2014 دوای ئەوەی داعش ڕووبەرێکی فراوانی عێراقی داگیر کرد، زیاتر لە 4 ملیۆن کەس ناوچەکانیان جێهێشت و ئاوارە بوون. بە وتەی سەرۆکی پرۆگرامی نیشتەجێکردن لە ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان، ئەوەی لە عێراق ڕوویدا لە گەورەترین کارە ساتە مرۆییەکان بوو لە مێژووی نوێدا. ئەو قەیرانە مرۆیی عێراق پێدا تێپەڕی لە گەورەترین قەیرانە مرۆییەکان بوو لە مێژووی نوێدا. ژمارەی ئاوارەکان 3 ملیۆن و 500 هەزاری تێپەڕان. ئێستا پێشکەوتنێکی باش هەیە لە گەڕانەوەی ئاوارەکاندا، ئەوەش بۆی هەوڵەکانی حکوومەتی عێراق و نەتەوەی گرتوەکان، بەڵام هێشتا پێداویستیەکان بۆ هاوکاریکردنی ئاوارەکان گەورەن. ئاسان نییە بتوانین کاتی کۆتایی هاتنی قەیرانی ئاوارەکان دیاری بکەین، بەڵام جیاوازیەکی زۆر دەبینین لە نێوان ئێستا و ساڵی 2016. ئێستا گەڕانەوەی ئاوارەکان زیاتر و خێراترە. دەتوانین گەڕانەوەی ژیانێکی ئاسایی بۆ ناوچەکە ببینین لە پارێزگای ئەنبار، بە تایبەتی لە ڕومادی و فەلوجە. هیوادارم لە شارەکانی تریش بە هەمان شێوە بێت. ئامانجی سەرەکی نەتەوەی گرتوەکان لە جێبەجێکردنی ئەو پرۆژەیە هاندانی ئاوارەکانە بۆ گەڕانەوەیان بۆ ناوچەکانیان. بەڵام بە وتەی ڕێخەری نەتەوەی گرتوەکان بۆ کاروباری مرۆی و گەشەپێدان، کاری زۆر ماوە بکرێت بۆ هاوکاریکردنی ئاوارەکان لە گەڕانەوەدا. ڕەوشەکە بەرەو باشبوون دەڕوات. وڵاتەکە بە شێوەیەکی گشتی لە قەیران دەرباز دەبێت. لەگەڵەوەی پێشکەوتن هەیە لە گەڕانەوەی ئاوارەکانە، بەڵام تا ئێستا کاری زۆر ماوە بۆ هاوکاریکردنی ئاوارەکان. ئێمە پێویستمان بە هاوکاری کۆمەڵی نێودەوڵەتیە، بە تایبەتی لە ئاوادانکردنەوەی ناوچە ڕزگارکراوەکاندا. سەرباری ئەوەی تەواوی ناوچەکانی عێراق لە تیرۆریستانی داعش ڕزگار کراوە، بەڵام بەشێکی زۆری ئاوارەکان تا ئێستا نەگەڕاونەتەوە ناوچەکانیان. هۆکاری نەگەڕانەوەشیان بۆ کەمی خزمەتگوزاری و ناسەقامگیری ناوچەکان و نەبوونی ئاسایش دەگەڕێننەوە.